قەتڵی ناموسی لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی بووە بە دیاردەیەکی پڕ لە کارەسات و ڕۆژانە قوربانی دەستێنێت، هەرچەند ئامارێکی سەرڕاست و باوەڕپێکراو نییە کە بتوانێت بە تەواوی پشتی پێ ببەستین، بەڵام بەپێی ئەم راپۆرت و هەواڵانەی کە لەلایەن ڕێکخراوەکانی داکۆکی لە مافەکانی ژنان بڵاو دەبنەوە پێمان ئەڵێن کە لە کوردستان ڕادەی ئەم قەتڵانە لە زۆر شوێنی دیکە زیاتر بووە و ڕوو لە هەڵکشانیشە. هەڵسوڕاوانی مافەکانی ژنان کە بە دواداچوونی ئەم قەتڵانەیان کردووە هەوڵیان داوە کە هۆکاری ئاستی لەسەرەوەی ئەم دیاردەیە لە کوردستان بخەنە ڕوو و ڕێگاچارە و بۆ بنبڕکردنی بدۆزنەوە. بۆ سڕینەوەی ئەم دیاردە کۆمەڵایەتیە کە ڕوخساری کۆمەلگای ناشرین کردووە دەبێت چی بکرێت؟ من گوڵناز بۆ ئاشکراکردن و ڕوونکردنەوەی چەند گۆشەیەک لەو کارەساتە هاوڕێ فەریدە ڕەزایی کادری حیزبی کۆمۆنیستم داوەت کردووە تا سەبارەت بەو کێشەیە چەند پرسیاری لەگەڵ بخەمە ڕوو. هاوڕێ فەریدە سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم و زۆر سپاس کە داوەتەکەمانت قبول کردووە. منیش ڕای سڵاو بۆ خۆت هاوڕێ گوڵناز و هەروەها بەڕێبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بینەرانی ئازیزی ئەم بەرنامە سپاسانەکەم بۆ ئەوەی کە منتان بانکێش کرد بۆ ئەم بەرنامە. تکایە بەڵێ هاوڕێ فەریدە، تکایە پێش پرسیارەکانم سەبارەت بە دیاردەی قەتڵی ناموسی لە کوردستان و لایەنەکانی ئەم کارەساتە لە شوێنەکانی دیکەی ئێران چۆن دەبینن؟ بەڵێ زۆر بەداخەوە ئێمە لە ساڵی 2021 ئەبێت لەسەر کوشتنی ژنان لەژێر ناوی شەرەف و ناموس یاکۆ قەتڵی ناموسی قسە و باس بکەین. دیارە قەتڵی ناموسی دیاردەیەکی تازە نییە، مێژوویەکی 4000 ساڵەی هەیە کە ئەگەڕێتەوە بۆ دەورانێک کە ساختەری کۆمەلگا مناسباتی کۆیلەداری بووە و بۆ ڕقابەت لە بینی تایفەکان و هەروەها قەبیلەکانە بۆ ئەوەی کە ئەم تایفە و قەبیلانە گەورەتر بن و ژن وەکو کالا وەکو کەرەسە ناسراوە ناوپای ئەرزشی ژن لە ناوپا و لە ڕەحەمی ژنایە بۆ ئەوەی کە تەولیدی مثلی زۆرتر بکات، بۆ ئەوەی کە مناڵی زۆرتر بێ و ئەم قەبیلە و تایفانە گەورەتر بکات. هەروەکە لەو کاتەوە قەتڵی ناموسی یاکۆ کوشتنی کچان و ژنان وەکو فەجیعترین ڕەوشێک لە ناو کۆمەڵگای ئەو کاتە جێکەوت بوو و بۆ ئەوەی کە سڕینەوەی لەکەی نەنگ لەسەر شانی بنەماڵە لا بچێت بەم حرەکەتە بۆ بەم کارە فەجیع و قیزەون و نالەبارە و ئینسانی و وحشیە دەستیان ئەبرد. دوای هەزاران ساڵ کە لەم مێژووە تێپەڕ ئەبێت و ئەم کارە وحشیەوە تەفەکورێکی دواکەوتوو کە بەسەر ژنا ئەعمال کریا بوو ناو کۆمەلگا، بەداخەوە هێشتا ئاساوارەکانی لە بڕێک لە وڵاتەکان لە وڵاتانەی کە بەهۆی بوونی مەسەر و هەروەها بەهۆی دواکەوتووی و پیا و سالاری هێشتا ئاساوارەکەی لە وڵاتانە هەیە و بەکار ئەهێنرێت. یعنی لە شێوەی قەتڵی ناموسی بۆ لابردنی نەنگ و لەکەی لەسەر تایفە و خانەوادە و بنەماڵە هێشتا ئەمە بەکار ئەبرێت. ناموس خۆی مکانیزمێکە بۆ کۆنتڕۆڵ، بۆ ئەوەی کە ئەم مکانیزمی کۆنتڕۆڵە بەکار بهێنێت ناو کۆمەلگا سیستمێکیان دروست کردووە کە ژن بێ بە ساحێبی ناموس، شەرەف، غیرەت و قودرەتی پیاو تاکو پیاو بتوانێت ناو کۆمەلگا سەربەرز بێت. یعنی ئەگەر ژنێکە نەجیب بێ، ژنێکە موتیع بێ، ژنێکە فەرمانبەردار بێ، ژنێکە بەرحاڵ سەری دابخا لە مقابڵی دەستوراتی ئەو پیاوانە، توانایی و قدرەتی پیاو ئەباتە سەرەوە و پیاو ئەو ئیحساسی غرور و سەربەرزی ناو کۆمەلگا کردووە. بۆیە ئەم خصوصیاتانەی کە تاریفمان کرد ئەمە خۆی ئەرزش و ڕەفتارێکی لەناو کۆمەلگا بە پیاو ئەدات کە زۆرتر دەستی ئاوەڵە بێت، زۆرتر بتوانێت بەهەرحاڵ ئەعماڵی قدرەت بکات و ئەو بەو شێوەیە بتوانێت قدرەتی خۆی سەپێنێت و ژن وەکو پلەدوو، ژن وەکو ژێردەستە و ژن وەکو ئەوەی کە فقط بۆ تەولیدی مثل بۆ ئەوەی کە قەبیلەکەی گەورە بکاتەوە، بۆ ئەوەی کە تایفەکەی گەورە بکاتەوە چاوی لێ بکرێت. بەداخەوە لە ئێران ئامارەکان بە ئێمە ئەڵێت کە لە
سەرەوەی ئەگەر لە چاو لەو وڵاتانە بکەین کە لەباری مەسهبی و لەباری پیا و سالاری و بە هەر حاڵ قەتڵی ناموسی تیا ئەکرێت ئێران لە ڕێدەی سەرەوە قەراری گرتووە و ئەمە زۆرتر لە ناوچەهایەک خۆی تیمشان ئەدا وەکو بە هەر حاڵ سیستان و بەلوچستان وەکو کرماشان وەکو ئازەربایجانی شەرقی وەکو خوزستان لەم ناوچانەوە بڕێ لە ناوچەکانی تر وەک کوردستان کە ئێمە دوایی هەروەکو خۆشتانە پرسیارەکە باسان کە دوایی مشخصەن ئەچینە سەر کوردستان قەتڵی ناموسی بە هەر حاڵ لەم ناوچانە بەپێی دواکەوت و ڕاگررتنی فەرهەنگ بەپێی دواکەوت و ڕاگررتنی باری ئابووری لەلایەن خودی جمهوری ئیسلامیۆ لەم ناوچانە بە هەر حاڵ پڕەنترە و ئێمە ڕنگدانەوەکەی ئەبینین کە ساڵانە کچان و ژنان ئەبن بە قوربانی قەتڵی ناموسی و هەروەها کچان و ژنان لەم ناوچانە وادار بە خۆکوشتن و وادار بە خۆسووتاندن ئەکرێن کە ئەمە خۆشی نەوعێکی تر لە فشارە نوعێکی تر لە قەتڵهایەکە کە کچان و ژنان وادارەکە بەمە هەروواکە باس لەو ناوچانە ئەگەر ئێمە مشخصەن کە باسی ئێران لە ئێران هێشتا دەستماڵی خوێناوی و ئازمایشی پەردەی بەکارەت بە ئیسلاح نیشانەی نەجابەت و شەرافەتی ژن و نیشانەی قدرەتی مالکیەتی پیاوە و ئەمە دەغدغەیەکە لە ناو کۆمەڵگا کە هێشتا تابۆیە بۆیە ئەمڕۆکە لە نظامی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی سەرمایه‌داریە هێشتا مناسباتێکی نالەباری زوڵم و چەوسانەوەی ژنان بەرقەرارە وەکو دیاردەیەکی فەرهەنگی لە ناو کۆمەڵگای قبیلەیی کە لە ئەوەڵیشە باسمان کرد بۆ گەورەبوونی قبیلەکە ئەم سنەت و دابوونەریدا هێشتا لەناو ئەم کۆمەڵگای ئێرانە هەیە و خودی جمهوری ئیسلامی یەکێک لە عواملی پشتیوانی لەم دابوونەری دەکۆنە لە سنەتی دواکەوتو و دواکەوتو ڕاگررتنی ئەو ناوچانەیە بۆیە بەهۆی دواکەوت و ڕاگررتنی فەرهەنگی ئابووری سیاسی بە هەر حاڵ دیاردەیەکی وەکو دیاردەی قەتڵی ناموسی کە هەزاران ساڵ بەسەریا تێپاو دەبێت بەداخەوە هێشتا لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم دیاردەیە هەر هەیە و هەرچەندێکە لە مقابڵیا خەبات کراوە لە مقابڵیا وەختێکە کاتێکە کچێک بە شێوەیەکی فەجیع لەلایەن باوک و برا و حتا کەسانی پیاوانی تایفە ئەکوژرێت بەرحاڵ ئێستا وەکو جاران ئەو تابۆ شکاوە و خەڵک لەگەڵ تەشیع جەنازەکەیە ئەچن شعار ئەدەن کە ژن ناموسی هیچ کەس نییە بەڵام ئەمانە ئێمە ئەتوانین دوایی پەیوەندیەکانی بە قانون و یاسا و ئەوەی کە چۆن جمهوری ئیسلامی پشتیوانی سنەت و دابوونەریدی کۆنا چینە سەر ئەو بەشانێشی. بەڵێ هاوڕێ فەریدە بۆچی لە کوردستان سەرەڕای بزوتنەوەیەکی بەهێزی شۆڕژگەرانە و بوونی خۆڕاگری درێژماوە لە دژی دابوونەریتی پیا و سالارانە و دژایەتی لەگەڵ ڕژیمی زیدیژنی ئیسلامی هێشتا قەتڵی ناموسی بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە زیاترە؟ ئێمە ئەگەر دیارە ئەگەر ئێمە باسی کوردستانەکەین کوردستانیش بە هەر حاڵ خۆی ناوچەیەکە کە قانون و یاسای ئیسلامی بەسەریا حاکمە کوردستانێکە ناوچەیەکە کە تەحەزبگرایە با تەوەجوو بکەیت کە خۆشتان باستان کرد بزوتنەوەیەکی شۆڕژگەرانە ساڵهایە هەر لە ئەوایلی قیام و هەتاکو ئێستا بە شێوەی حزوری لە کاتی خۆیە و ئێستایش بە شێوەی میدیایی ینی بە چڕ و پڕ فعالینی ئەم بزوتنەوانە لە ناو کوردستانە بۆ ئەوەی کە بەرامبەرکێ بکەن لەگەڵ دابوونەرید و لەگەڵ سنەتی کۆنا بەرحاڵ هەوڵیان داوە و تا ڕادەیەکی زۆریش جوای مثبەتی وەرگرتووەتەوە تا ڕادەیەکی زۆر لە کاتی خۆیەوە لە زۆر لە ناوچەکە و زۆر لە دێهاتەکانی کوردستان ئاسەوارەکانی هێشتا ماوە ئاسەواری ئەوەی کە شۆڕژگێڕانی بەرحاڵ ئەحزابی سیاسی بە تایبەت کۆمەڵە لەو کاتا لەگەڵ زۆر دابوونەریدی کۆن لەگەڵ چزانم ئیزدواجی زۆرە ملی ئیزدواجی بە کەمدانی کچان لە تەمەنی کەمە لەگەڵ سنەتی ژن بە ژن لەگەڵ ئەوەی کە چکۆ
کۆلە بە گەورە ئیزوال لەگەڵ زۆر شت لەو دابوونەریدانا مقابلەی کردووە و هەوڵی داوە کە ئەمە لە ناو کوردستانە بەرحاڵ ئەمە ئاسەوارەکەی نەمێنێ پاک بێتەوە بەڵام متئەسفانە بە هاتنی جمهوری ئیسلامی بە دامەزراندنی ئەو نەو قەوانینەی کە دژ بە ژنا تا ڕادەیەکی نازانم ئەگەر باسی بکەین باس لە ئامارەکان بکەین هەرچەندێکە ئامارەکان خۆشتان ئەزانن هیچ وەخت ئامار بە ئێمە دروست نایەژێ بۆ ئەوەی کە ئامارەکانی جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە خۆی سەقامگیرکە لە ناو ئێرانەوە ناو کوردستانە هێشتا ئەو دەستڕەسیە ئەو تۆیە بەم ئامارانە نەگەیشتووە کە ڕۆژانە یاکو ساڵانە تا چ ڕادەیەک لە ئێران و لە کوردستان کچان و ژنان ئەکوژرێن مثلەن ئەگەر ئێمە ئاوردانەوەیەکمان بێ بە ساڵی لەسەر ساڵی 98 یاکو 99 ئەبینین کە دەرەجەی کوشتنی کچان و ژنان لە کوردستان بەڕاستی و یا لە ئێران ڕوو لە زیادبوون بووە لە ساڵی 98 تا 130 ژن و کچ لەلایەن بنەماڵەکانیانە کوژراون یا وەدار کراون بە خودکوشی 35 ژن لە ساڵی 98 بە قەتڵی ناموسی لە بین چوون لە کوردستانە هەر لە دوومانی ڕابردووە 7 کچ بەدەستی باوکو برا کوژراون ئاخرینەکەی گوڵاڵە بوو کە گوڵاڵی شێخی کە بەدەستی دەزیرانەکەی کوژرا یعنی ئەمانە هەمووی بە ئێمە ئەڵێت کە ئەم دیاردا باتەوەجە بەوەی کە بەهەرحاڵ کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی تەحەزب گەڕایە کۆمەلگایەکە کە بەگشتی خەڵک لە مقابلی کۆماری ئیسلامیە ڕاوەستاوە و جواری نەئەداتەوە بە خواستەکانی کۆماری ئیسلامی بەڵام لە عینی حاڵا کۆماری ئیسلامی لە مقابلی ئەمە بۆ دواکەوت و ڕاگرتنی باری ئابووری بۆ ئەوەی کە کوردستان لەبار اقتصادیەوە لە شارەکانی تری ئێران لە ناوچەکانی تری ئێران دواکەوت و ڕابگرێت لە باری ئابووریەوە هەوڵی داوەکە لە حاشیە بێت مثلەن بۆ نمونە ئەگەر تۆ چاوخشانێکت بێ بەسەر لەباری تەولیدیۆ لەباری سەنعەتیۆ کوردستان بەڕاستی زۆر لە دواوەیە لەباری ئیشتغاڵی ژنان و هەرچەندێ ژنانی تەحسیلکردەی زۆر تایە بزوتنەوەهایەکی مەدەنی یەکجار زۆری تایە بەڵام بەسەرکوت توانیویەتی تا ڕادەیەک ئەمانە بە حاشیە بکێشێنێت وەختی تۆ ئەبی فعالانی مەدەنی فعالانی ژینە پارێز فعالانی ژنان هەر لەم ئاخانە کە ئێمە دیمان لە مەراسمەکانی ئەم کچانە کە بەدەستی باوکو برا کوژران تعدادێکی زۆر لە هەڵسوڕاوان تعدادێکی زۆر لە ئینسانهای ئازادی خواز بە دروشم و چوون بەرەو پیری ئەمەکە لە مقابلی ئەم دیاردا بەهەرحاڵ خەبات بکەن بۆ ئێعتراز بەم حرەکەتە توانیانە بەهەرحاڵ مقابلە بکەن لەگەڵ ئەم مەسئلە بەڵام حکوومەتی ئیسلامی کوردستانی وەکو مرکزێک وەکو شوێنێکە بەهەرحاڵ لەباری سیاسی و خەڵک ئاگاهترن لەباری سیاسی و خەڵک مقابلاکەن لەگەڵی بەڵام بۆ ئەوەی کە دابوو نەرید و سنەتی کۆن کە ئەمە سنەتێکە لە کوردستان بەداخەوە کە تاریخ و مێژوو یەکجار کۆنی هەیە سنەتی ئەوەی کە بەهەرحاڵ ژن ناموسی پیاوە ژن پیاو ئەبێت مالکی حسی مالکێتی بەسەر ژنابێت ئەوەی کە ئەوەی شاباسمان کرد لە ئێرانە ئەنعکاسی یاسا و قانونی سنەتی دواکەوتوو لە ئێرانە متقابلن لەسەر کوردستانی ڕنگدانەوەی هەیە هەرچەندێکە بزوتەوەی شەڕژگێڕانە کاری بۆ کردووە بەڵام وەختێک کە تۆ ئەبینی ڕۆژ تا ئێوارە هەموو میدیاکان هەموو ئیمکانات و ڕسانە هەبەدەست جمهوری ئیسلامی و بە شدت سەرکوب موجودة لكردستانك فعاليني مدني وفعاليني سياسي خريكن كارو تيكوشانكن مسلما أكريت لشرايط هايكا قتل ناموسي بارحال طاح راديك باشك شي في أكريت بلام أبينين ريشكن نكراوة بۆ ئەوەی کە وەختێککە ئێژین ڕیشەکە نەکراوە بۆ معنایەکە هێشتا وجودی هەیە بۆ معنایەکە وەختێککە تۆ باسەکەی ئێژیت کلمێکی جملەیەکی زۆر زۆر دروست هەیە معیاری ئازادی ژنان لە معیاری ئازادی کۆمەلگا بیبینە یعنی کاتێککە کۆمەلگا ئازاد بێ کاتێککە ئەو وەختە ئەبینین کە ژنایش ئازادن یا بەرعکسەکەی بەڵام
وەختێک کە ئەبینی یعنی تۆ ئەبێ چاو لەوە بکەی کە ئەم کۆمەلگا کێ بەسەر یا حاکمە حاکمیەتی ئەم سیاسی ئەم کۆمەلگا چه حاکمیەتێکە وەختێکە ما بینی حاکمیەتی سێدارەیە وەختێکە ئەمە ئەبینین حاکمیەتێکە بە تەواوی شێوەکان بۆ سەرکوتی کۆمەلگاوە بە تایبەت لە فەقیر ڕاگررتنی کۆمەلگای کوردستان نەخش و دەوری هەیە دیارە فەجایع بکو قەتڵی ناموسی بەداخەوە لە کوردستان فعلەن ڕێشەکە نەبووە و ئەمە بەکاری چڕۆپەڕوە بە هەوڵدانی زۆری گەرەکە کە من ئەمەوێ دوایی ئەگەر پرسیار بکەن لە ڕابطە لەگەڵ ڕێکارەکانە من ئەم بەشێش باس بکەم. بەڵێ هاوڕێ فەریدێ من پێم خۆش و لێرە شتێ باسکەم بابەتێکیاندا ناوە کە لە سەردەشت ژنانێکی زۆر دەکوژرێن بەدەستی بنەماڵەکانیان و زۆربەی و ژنانەیش کە بۆ نمونە باسە کردێ کە خۆیانیان کوشتوە هەر بەدەستی بنەماڵەکانیان نەکوژێن بەڵام لە پاڵیای یاسا و قانونیش دایە پۆشێ بۆیانەوە بە خودکوشی نیشانی ئەدەن ئەمە شتێک بۆ پێم خۆش بوو لێرە باسکەم وە شتێ تریش گوڵاڵە شێخی هەر جۆرێکی خۆتان باسان کرد زۆر بێڕەحمانە لەلایەن دەستگیرانەکەی و دەکوژرێت و دواتر دەسووترێ وەلێ خۆشببختانە ژنانێکی ئاگا پیاوان و ژنانانی بەرابەری خا ئازادی خا لەسەر گۆڕەکەی گوڵاڵە دانیشن قسە ئەکەن وە دقیقاً هاوڕێ گۆڵناز ئێوە بە نکاتێکی زۆر زۆر دروست ئیشارەتان کرد وایە وەختێکە معتەرزین لە مقابڵی ئەم دیاردا ئەوێسن بەڵام لە عینی حاڵە قەتڵی ناموسی یەکێکە لەو قەتڵانەی کە کەمترین جرمی هەیە وەختێک لە قانونە هاتووەکە لە یاسای لە یەکێک لە مادەکانی قانونی جمهوری ئیسلامیە هاتووەکە ئەگەر باوکێک کچەکەی بکوژێت یا ئەو ئەگەر پیاوێک لە حاڵی زەنا ژنەکەی بکوژێت قەساس لە مۆردیۆ سەدق ناکات و بە کەمترین جرم ئەمانە محکوم ئەبن بۆیە دەستی ئاوەڵەیە یعنی جمهوری ئیسلامی دەستی ئەم پیاوانەی ئاوەڵە کردا بۆ ئەوەی کە وەختێک کە ئێمە باسیەکەین ئێژین پشتیوانی دابوونەریدی کۆنا پشتیوانی سنەتی کۆنا یاساکانی خەریکە ئەعماڵەکات لێرە خۆی ئەنوێنێت بەڵام خۆشبەختانە لە کوردستان و حتا لە ئێرانیش بزوتنەوەیەکی زۆر قوی لە مقابڵی ئەم ئاعتراضە موجودە و وجودی هەیە و ئەمە ئەبێت جێگەی ئاماژەیە کە ئیشارەی پێ بکرێت. بەڵای هاوڕێ فەریدە لە نێوان ئەم هۆکارانەی کە ئاماژتان پێدا بۆ نمونە دیکتاتۆری ڕژیمی ئیسلامی دابوو نەریتی کۆنەپەرستانە کامیان ڕۆڵی زیاتریان لە هێشتنەوە و دانانی ئەم دیاردەیە هەیە و بۆچی؟ ئەگەر ئێمە ینی باسی زۆرتر ڕۆڵی بکەین ئەکرێ بێژین ئەم دوودانە لازم و مەلزومی یەکترینن بۆیە کاتێکە جمهوری ئیسلامی لە ماوەی ئەم هەموو 42 ساڵ حاکمیەتەی خۆی هەوڵداوە کە خشونەت نۆرمالیزە بکات وەختێکە نۆرمالیزەی ئەکات خشونەت لە ناو کۆمەلگا نۆرمالیزە ئەبێت دیکتاتۆری کۆماری ئیسلامی بە ئەبزار و یاسا و قانونی ئیسلامی و شریعەت بۆ مانەوەی خۆی هەوڵ ئەدات کە بە هەر حاڵ ئەم سنەت و یاسانە ینی ئەمە وەکو ئەبزارێک بەکارەبات بۆیە ئێمە ناتوانین بڵین دیکتاتۆری ئیسلامی هەیە بەڵام ئەبزاری و دابوونەریدی کۆن نەماوە ئەگەر نەمێنێ خب جمهوری ئیسلامیش نەماوە بۆ ئەوەی کە مانەوەی جمهوری ئیسلامی و درێژەدان بە حیاتی خۆی لە خزمەتی ئەوایە کە ئەم ئەبزارە بەکاربووە ئەم ئەبزارەیش بەغیرەز خرافە بەغیرەز دابوونەریدی کۆن بەغیرەز ئەوەی کە ڕۆژانە تەبلیغەکات لەناو مەدارسە لەناو محیتی عمومیە و لە زۆر شوێنی تر باتەوەجوو بەوەی کە هەموو سەروەتی ئەو کۆمەلگا بەدەست تعدادێکی کەم بەڵام قدرەتی جامعەوەیە دیارە ئەمە ئەوێ بەهۆی ئەوەکە ئەم دوودانە لە یەک جیاواز نین زۆر مهمە ئێمە ئەگەر چاوخشانێکمان بێ بەسەر ئەوە کە چ قدرەتێکی سیاسی لەناو کۆمەلگا خەریکە حاکمیەتەکات دیارە ئەم قدرەتە سیاسیە قدرەتێکی سیاسیە کە 32 ساڵە بەسەرکوت
و هەروەها بە ئەبزارێکە ڕێگە ئەگرێت بە ئازادی بەیان، ڕێگە ئەگرێت بە ئازادی ڕێکخراوە و هەروە ئەسڵ نایەڵێکە هیچ کام لە ڕێکخراو مەدەنیەکان سەر هەڵبێنن بە هەموو شێوەیەک. تۆ چاو لە زیندانەکان بکە، تۆ چاو لە فشارێکە بکە بەسەر خەڵکۆیە، تۆ چاو لەوە بکە کە وەختێکە کۆمەلگا فەقیر بێت، وەختێک لەو ناوچانێک ئاماژەمان پێکردکە لە ئەوڵە ناوی چەندان ناوچەمان بردکە لەوێ قەتڵی ناموسی پڕەنگترە. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەو ناوچانن لە خەتی فەقرە، لەژێر خەتی فەقرە زندگیەکەن، بۆ ئەوەی کە لەوێ ئیشتغاڵی ژنان کەمترە، بۆ ئەوەی کە لەوێ ژنان لە باری ئابووریەوە سربەخۆنین، استقلالی اقتصادیان نییە، بۆ ئەوەی کە لەوێ ژنان وابەستن لە باری اقتصادیەوە بە پیاوان و حتا وەختێکە پیاوان لە فەقرە زندگی ئەەکەن دێنە ماڵەوە هیچ پوڵێکیان نییە، انتظاری بنە ماڵە. ئێستا لە دنیای مۆدرنی ئێستاکە مناڵەکان بەتایبەت لەم 2 ساڵا کە کۆرۆنا هەیە، نازانم وەزعێتی مەدارس ئابۆ شێوە بووە کە ئەبێت لە طریقی ئینترنێت و مناڵەکان دەرس بخوێنن و خانەوادەهای فەقیر و هەژار لەم ڕابتا ئەم کەمبوودە هەیە کە ناتوانن جواوبووی نیازی مناڵەکانیان بن. بە هەر حاڵ ئەم ئستکاکە لەناو بنە ماڵێ فەقیرەکانە زۆرتر پێش دێت. یعنی پیاو بۆ ئەوەی کە دەستی ئاوەڵەیەکە ئەو نەو ئەخشونەتە لەناو کۆمەلگاکە جمهوری ئیسلامی نۆرمالیزەی کردە ئەسڵەن خشونەت هایەکی خانەوادەگی، خشونەتی بنەماڵەیی، خشونەتی جسمی و جەستەیی، هەموو ئەمانەی کەمڕەنگەوە کردە بۆیە خشونەتێکی فەجیع بە ناوی قەتڵی ناموسی پڕەنگەوە ئەبێت و ئەمەیەکە لە مقابلی ئەوە لەناو کۆمەلگا ڕاوەستێ. بۆیە ئەم دوورانەی کە ئێوە باسی ئەەکەن، ینی هەم دیاردەی دیکتاتۆری کۆماری ئیسلامی و هەم دیاردەی سنەتی کۆنەپەرستانە، ئەم دوودانە لازم و مەلزومی یەکترێنن. بۆیە بە بڕوای من تەبلیغ و تەرویجی دواکەوتویی لەناو میدیاکانی کۆماری ئیسلامیە، ڕاگررتنی قوانینی کۆنەپەرستی، ڕاگررتنی ئەوەی کە بە هەر حاڵ ئەو جورمانەکە بۆ کەسی قاتڵ لە ناو کۆمەلگا بە جرمی یەکجار کەم و دوای ماوەیەکی زۆر ئازادەبوون. مەسەلەن بۆ نمونە وەختێکە ڕۆمینا باوکی کوشتی بە تەبەر تیکەتیکەی کرد، بەڵام لەناو ئیتلاعیەی ئەوواکە مەراسمی بۆدابنن ناوی باوکی تیا بوو. یعنی ئەمانە هەمووی تەناقزهایەکە لەناو ئەم کۆمەلگای ئێمە کە بەڕاستی زۆر دڵتەزێنە و ئەمانە مەواردێکە کە جمهوری ئیسلامی وەختێکە تۆ ئەبینیت لەناو دیکتاتۆری جمهوری ئیسلامیە شێوەگەلێکی زۆر لە تونندوتیژی کازم نۆرمالیزە کریان ناو کۆمەلگا، هەر لە ئەسید پاشیەوە بیگرە، تەجاوزی جنسیەوە بیگرە، لە دەستماڵیکردنی ژنانەوە بیگرە، لە مەتەڵەت وتن بە ژنانەوە بیگرە، لە قەزاوت لە وەزعی زاهری ژنانەوە بیگرە، لە ئەوەی کە مەشکوک بوون بە ژنان. لە دنیای ئێستا کچان و ژنان ئەیانوێت خۆیان لەگەڵ دنیای مۆدرنا ڕێبخەن، ئەیانەوێت لە میدیا لە ئینترنێت استفادە بکەن، ئەیانەوێت بەرحاڵ بەڵام جرمەکان چییە؟ وەختی ئەکوژرێن بەدگومانی، وەختێک ئەکوژرێن سزاکەیان ئەوەیە کە کەسێکیان خۆشگەرەک بووە، سزاکەیان ئەوەیە کە مۆبایلیان هەیە، سزاکەیان ئەوەیە کە لەگەڵ مۆبایلە لەگەڵ کوڕێکە پەیوەندی خۆشەویستیان دانات، سزاکەیان ئەوەیە کە مەشکوکن پیان لە ئینستاگرامە تەبلیغی لیباسی کوردیان کردە، مەسەلەن بۆ نمونەیە تەبلیغی لیباسی تریان کردە. ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی زدی مدرنیتەیە. جمهوری ئیسلامی ئەگەر بە هەر حاڵ وەختێک کە ێژین لە شرایط هایەکە قەتڵی ناموسی پاشەکشەی پێکردن، لە چ شرایط هایەکە؟ لە شرایط هایەکە کە خەڵک ژنان مبارزە ئەکەن، خەباتی ژنان سەر هەڵێرێ، خەباتی ڕێکخراوەکان سەر بەرزەکاتەوە، ژنان زۆرتر بە حەقی خۆیان ئاشنان. لەم شرایطانە ئەبینین کە قەتڵی ناموسی بۆ ماوەیەک پاشەکشەی پێکرا، بەڵام لە عینی حاڵە وەختی ئەکە جمهوری ئیسلامی ئەوە ئەبینێت فشارەکان زۆرتر ئەکاتۆ، تەفکێکی جنسێتی لەناو کۆمەلگا زۆرتر ئەکاتۆ، لە شوێنە گشتیەکانە زۆرتری ئەکاتۆ، نازانم بۆ نمونە محدودکردنی سەفەر بۆ ژنان ئەبێ بە ئیجازەی پیاوان بێت، بە زۆر کچانی منداڵ بە شودران، نازام قوانینە لە ڕابتە لەگەڵ ئەوواکە سنی ئیزدواج ئێرەتە خوارەوە هەم بۆ کچان هەم بۆ کوڕان. ئەمانە گشتی هۆکارگەلێکن کە ئەبێ بە بایسی ئەوە کە لەناو کۆمەلگای ئێرانە ئەم دیاردانە سەر هەڵبێنێت و بۆ دەورەیەک کە خەفەقان و سەرکوت زۆرتر ئەبێت، زیندانی فعالین زۆرتر ئەبێت،
بۆ ئەو لەو دەورە ئەبینین کە قەتلی ناموسی سەر هەڵەنێت بۆیە من پێم وابێ ئەو دوو پەدیدە ئەو هەم پەدیدەی دیکتاتوری جمهوری ئیسلامی و هەم سنەت و بودابوو نەرێت قانونی یاسای کۆمەلگا ئەبزارێکە بەدەست جمهوری ئیسلامی بۆمانەوە بۆ سەرکوت و بۆ درێژەدان بەوەی کە ژنان لەو ڕادا ڕابگرێت کە پلە دوو بن کە بەرحاڵ لە زۆر شوێنە متیعی پیاو بن بۆ ئەوەی کە سەر بەخۆی اقتصادیان نییە. بەڵێ هاوڕێ فەریدە ئێمە باسی هۆکارەکانمان کرد باسی ئەومان کرد بۆچی ژنان دەکوژرێن ئێستا بۆەوەی کە بنبڕکردن و سڕینەوەی ئەم کێشەیە ئەرکی سەرشانی هەڵسوڕاوانی بواری مافەکانی ژنان وە کۆمۆنیستەکان چییە؟ ببڕوای من دیارە ئەمە هۆکارگەری زۆری هەیە بەڵام با تەوەجۆ بۆ وەزێت کە داسەپاندنی کۆماری ئیسلامی و حاکمیەتی 42 ساڵەی بەسەر خەڵکی ئێرانە و لە زۆر لە ناوچەکان دواکەوت و ڕاگررتنی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کە خودی جمهوری ئیسلامی ئامەڵی ئەمەیە وەزایفی گرنگی فعالین و ڕادیکاڵی بزوتنەوەی متەرەقی و کۆمۆنیستی بە بڕوای من ئەوڵین هەنگاو ئەوە بێت کە نۆرمالیزەکردنی خشونەت لەناو بنەماڵە لەناو کۆمەلگا ئەبێت بەدەستی ئەم ینی لەلایەن ئەم فعالینەوە ئفشا بکرێت چۆن بۆ ئەوەی کە هەل لە ئێستاوە ئەتوانن لە محیتی کار لە ناو خانەوادە لە بەرحاڵ لە شوێنە عمومیەکان یعنی کەسانێکە دڵیان یعنی کەسانێکە مثل ژنان و پیاوانی ئازادی خواز و حتا ئەو پیاوانەی کە ئەم نەوعە ئەعماڵی خشونەتە تەوهینێکە بە ئینسانیەتی خۆیان ئەبێ بێنە جواو ئەبێت محیتێکی ئەمنتر و محیتێکی ئارامتر بۆ کەسان و دەوروبەرانی خۆیان ئامادە بکەن ئەمە هەنگاوێکە کە ئەتوانێت هەر لە ئێستەوە لەناو بنەماڵەکانە وەختێک کە ئەبینیت و لەناو بنەماڵا خشونەت هەیە وەختێک کە ئەبینیت ئەم خشونەتە خەریکە بەرحاڵ لە لێدانەوە دەست پێ ئەکات لە کۆنتترۆڵە دەست پێ ئەکات و لە نەهایەتە بە قەتڵی ناموسی ئەکێشرێت باشە وەختی ئەبینی خانەوادەیەک مەسەلەن بۆ نمونە لە دێوە هاتە بۆ شار بۆ کار ئەبینیت کە بەرخوردەکانیان لەگەڵ کچانی بنەماڵە بە شێوەیەکی ترە بەڕوای من ئەرکی سەرشانی فعالینە کە ئەمە لە مقابل یا عکس و ئاڵمەند نیشان بن و نێڵن کە ئەمە ئەم نەوع خشونەتە لەناو کۆمەلگان نۆرمالیزە بێت بەڵکو ئفشای بکەنەوە بۆ گەیشتن بەم کۆمەلگا نیاز بەوەیە کە ژنان بە شێوەیەکی ڕێکخراوە لەلایەن بەرحاڵ فعالین و کەسانی ڕادیکاڵی ناو کۆمەلگا کۆمونیستەکان ئەبێت بۆ ڕێکخراوەبوونی ژنان هەوڵێکی زۆر بدەن بۆ ئەمە ئەبێت ئەقشاری خوارەوەی کۆمەلگا ژنانێکە بەرحاڵ لە ناو کۆمەلگای ئێمە بێوەرین لە زۆر شت ئەبێت هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە ئەمانە بە شێوەیەکی ڕێکخراوەیی لە بین ڕێکخراوە بن و لەباری تەفەکوری سیاسیەوە لەباری ئەوە کە ئامۆزشی سیاسی بدرێن ئەمە زۆر زۆر مهمە وەختێک کە تۆ لەباری سیاسی و لەباری ئەوە کە حەقوق و حقوقی خۆت بناسیت بزانی چ مافێکت هەیە ئەو کاتەیە کە وەختێک کە بە مافی خۆت ئاشنابووی ئەو کاتەیە کە تۆ ناڵی مافەکانت پێشێل بن ئەمانش کاری چڕۆپڵی گەرەکە بەڕاستی کاری درێژماوەی گەرەکە جادەیەکی ساف و ئاسان نییە جادەیەکە کە ئەبێت تۆ بەوەی کە منافعی فەردی لە خزمەت منافعی جەمعیە دابنی بەوەی کە تۆ ئەبێت هەوڵ بدەیت ئەم پەیوەندیانە هەوڵ بدەیت ئەم کەسانەی کە لە دەوروبەری خۆتن ڕێکخراوەیان بکەیت لەباری ئاگاهی و ئەمانە ئاگاهیان بچێتە سەرەوە و هەوڵ بدەن کە کۆمەلە ینی گرنگترین معیارهای ئازادی و ڕزگاری ئەوەیە کە بەرحاڵ ڕێکخراوە بوون من زۆر تاکی دەکەم لەسەر ڕێکخراوە بوون زۆر تاکی دەکەم لەسەر ئەوەی کە بەرحاڵ ڕێگە خۆشکەر بین بۆ ئینقلابێت کە داهاتووەکەی کۆمەلگایەک بێت کە ئیتر هیچ ژنێکی تیان نەچەوسێتەوە کۆمەلگایەک بێکە ئەو نۆرمانەی کە جمهوری ئیسلامی لەناو کۆمەلگا هەرچێت بۆ خشونەت و بۆ سەرکوتی ژنان لە ئەو کۆمەلگا نۆرمالیزەی کردە لە بین بچێت ئفشا بکرێت و لە نەهایەتە کۆمەلگایەت کە شیاوی ئەوە بێ کە ئینسان کە ژنان بتوانن زۆر بەڕاحەتی تایە زندگی بکەن و هەر ئەوە ئەو دیاردەی کە ئێوە باسیەکەن دیاردەی قەتڵی ناموسی پسڕێتەوە و ئیتر ئەم
ئاسەوارە بنەبەر بکرێن ناو کۆمەلگا بەڵام هەروواکەوتم بەڕاستی ئەمە ڕێگایەکی دوور و درێژی گەرەکە و کاری چڕۆپڕی گەرەکە و ئەرکی ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە ڕادیکاڵ و کۆمونیستەکان ئەرکی ڕێکخراوەی ژنان و فعالینی ناو کۆمەلگایە کە زۆرتر لە جاران دیارە لە مقابلە سەرکوب هەیە بەڵام ئەگەر ڕێکخراوە بێت ئەگەر زۆرتر بتوانن لەم زمینە حرەکەت بکەن و خۆیانی بۆ ئامادەکەن زۆرتر ئەتوانێت بەهەرحاڵ ئێمە هەوڵ بدەین بۆ ئەو دنیای کە ناو ئارەزوەکانمانە هەیە. بەڵێ هاوڕێ فەریدە زۆر سپاس. من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان بێتان وایە نوکتێک هەیە کە باستان نەکردووە فەرموون. من یەک نکتە ئیشارەی پێ بکەم ئەویش ئەوەی کە وەختی ئێمە باسی ئەوەکەین کە فعالین خەڵک ئەبێ بێنە جواو مەسەلەن بۆ نمونە من ئیشارە بکەم بە یەک مەسئلە کە ڕۆژگار یەکێک لە وەکێڵەکانی کوردستانی عێراق باسی ئەکات کە 10 ساڵە یعنی 10 ساڵەکە ئێفشا بووەتۆ لە کوردستان لە سەرقەبرانی سەیوان حدودی 3000 قەور لەوێ هەیە کە 70% گۆڕی کچانێکە کە بێ ناونیشانن کە لەلایەن باوکو براوە کوژراون باشە بەڵام هیچ ناونیشانی حتامانە ئینکاریان کردەکە ئەمانە وابەستگی خانەوادەگیان هەیە لەگەڵ ئەم کچانە ئەم کچانە لە تەرێکی شارەداری و ناژراون قەوریان بۆ هەڵکراوە بەڵام لەسەر قەورەکانە هیچ نەنووسیا فقط شمارە هەیە قەوری نییە فقط شمارەی هەیە نێڵین کوردستانی ئێران ئابم شێوەی لێبێت نەیەڵین ئەو کچانەی کە بەدەستی باوک و براکانیان کوژراون باشە بێناو نیشان بن هەروواکە خەڵک لەسەر قەوری گوڵاڵە هاواریان کرد کە ئێمە نایڵین گوڵاڵە تکرارۆ بێت ئەمە بکەن بە پەرچەمێک ئەم شعارە بێ بە شعارێکی ئەسلی کە نێڵن دووبارە گوڵاڵەها بەدەستی دەستگیرانەکانیان ڕۆمینا بەدەستی باوکی و زەعفەران و زەیتون و کچەکانی تر کە بەدەستی باوکەکان و براکانیان ئەکوژێت زۆرتر و زۆرتر بێ بۆیە من پێم وابێ ئەم ئفشاگەریە یەکجار گرنگە و من بە هیوام ئێوەش دیارە وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئێمە هەڵسوڕاوانی ئەم ڕێکخراوەیە و لە بەرنامە جۆرە و جۆرەکانە لە وتەی ڕۆژەکانە لە زۆر وەختە کۆمەڵە بەڕاستی حزبی کۆمونیستی ئێران هەوڵمانداوە بۆ ئەوەی کە لە مۆردۆ ئفشاگەری بکەین تا ئەوجەی کە پێمان ئەکرێت ڕوویدەممان لەو کەسانە بێت کە ئەتوانن بەڕاستی تەسیری ڕاستە و خۆیان بێت تەسیری مثبەتیان بێت ناو کۆمەلگات یعنی ئەمە زۆر زۆر گرنگە کە بێدەنگ نەبین وەختی ئەبینین شتی وا هەیە بێدەنگ نەبین ئەمە زۆر زۆر مهمە کە خەڵک هەر کەس لە ئاستی خۆی و بێدەنگ نەبێت و لەم حرەکەتەی ئەترازیانە بەشدار بێت من سپاسی ئێوەکەم بۆ ئەوەی کە لەم بەرنامە توانیم قسە و باسی کە تا ڕادەیەک بە نظرم گەی باسی بکەم و دووبارە ئەم نەوە قەتڵانە تکرار نەبێت داوای سەرکەوتنتان بۆەکەم. هاوڕێ فەریدە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان. زۆر سپاس توشەکەم گوڵنازگیان ڕۆژێکی خۆش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.